be a big boy. I'm just a kid who's 4. Each day I grow some more. I like exploring. I'm Caillou. So many things to do. Each day is something new. I'll share them with you. I'm Caillou. My world is turning, changing each day. With mommy and daddy, I'm finding my way. Growing up is not so tough, except when I've had enough. There's lots of fun stuff. I'm Caillou. Caillou, Caillou, I'm Caillou. That's me. کایۆ مەڕەکان ئامادەن بڕۆین؟ ئەفچوو! داهە لە ژووری دانیشتنەکە خەریکە بشوو بات کایۆ. داهەیە هەڵامەتێتی؟ تا ئەو پشووەیە ئێمە ئەچین سەر لە هاوڕێیەکی تایبەتی منین کایۆ. کایۆ زۆری حەز لێ بوو لەگەڵ دایە گەورە بچن بۆ گەڕان. گەڕان لەگەڵ دایە گەورە پڕ بوو لە شتی خۆش. خواهاویست کایۆ. خوان لەگەڵ باوکە، خوان لەگەڵ ڕۆزی. ئەوە چییە؟ مەڕە؟ واو دایە گەورە ئەهامان سیرکە. کایۆ زۆر دڵخۆش بوو هەرگیز مەڕی لەو نزیکۆ نەبینی بوو. بۆ خۆی گیا ئەخوات. ئەوە سڵاو لێ کاکایۆ. سڵاو. چۆنن؟ تۆ چۆنی ئێمە؟ کایۆ ئەویست لە لای مەڕەکە بمێنێتەوە بەڵام ئەیزانی ئەبێ شوێنی دایە گەورە بکەوێ. ئێمە چاوم ڕوون بووەوە بە تۆ. پێم بڵێ ئەم کوڕە قۆزە کێیە؟ ئەمە کوڕەزامە ناوی کایۆیە. ئێمە خاوەنی ئەم کێڵگەیەیە کایۆ. کایۆ تۆزێ شەرمی لە ئێمە کرد بەڵام بە هەموو شتەکانی چواردەوری سەرسام بوو. ئەم مەڕە وەرە با پیشانە بەم چی لە خوڕی ئەو مەڕانەکەن کە لەم کێڵگەیە بە خەویانەکەین کایۆ. کایۆ بڕوای ناکرد پەلکە زێڕینەی ڕەنگە جوانەکانی لێبوو. خۆ ئەمە ماری نییە. ئەوە خۆ ئەوە سیرکە چەند گەورە بووە. گرتمەوە. سپاس. کایۆ پێشتر خەڕێکی نەبینی بوو. نەشێزانی بۆچی بەکارهێنرێت. ئەم خەرەکە بەکارهێنین بۆ ئەوەی خوریەکە بکەین بە ڕیز. ئەم ئامێرەمان زۆر دەمێکە هەیە کایۆ. پێشتر هی ننکم بۆ ئێستا بۆ ئێمە ماوەتەوە. ئێستاش بۆ جوانی دامان ناوە بەڵام هێشتا هەر کارەکە. ئەتەوێت دەستی لێبێ؟ ئەمە خوڕی مەڕە. کایۆ خوریەکەی زۆر بەلاوە نەرم بوو. ئێستا با پیشانە بەم چۆنەکرێ ئەبێ ڕێکێشی. ماری ئەتوانی یارمەتیم بی؟ بە دڵنیاییەوە. سیرکە دایە گەورە. کایۆ زۆری بەلاوە سیر بوو چون خوریەکە ئەبوو بەڕیز. ڕێک لە جادوو ئەچوو. سیر نییە؟ هەزێکی بێ لەگەڵم سێری مەڕەکان بکەین؟ ئەوە ڕێک ئەوە بوو کە کایۆ ئەیویست. بڕۆ کایۆ لەگەڵیا. ئێمەش خەریکی چاخواردنەوە و قسەکردنە بین. کایۆ مەڕەکەی زۆر بەلاو پێکەنینایی بوو. ئەمەیان لەوانی تر لاواستر دیار بوو. خوریەکەی چی لێ هاتووە؟ ئەوە بۆ وایە ماری؟ ڕەنگە بابە ئێستا بڕی بێتیەوە. وەرە سیرکە. بۆستە ماری. کایۆ زۆری پێسەیر بوو. ئەم پیاوە هەموو خوریەکەی لە مەڕەکە کردەوە. باوکم کاتێ خوریەکەیان لێکاتەوە هەموو خەیاڵی لای کارەکەی بێت. دڵنیام نازانێت مەڕەکە گەرمایەتی؟ ئۆ نا بەڵام پێوی ماوە دووبارە زۆرە بێتەوە
وەرە ئەمێ شتێکی نیشان بام. چی؟ جاری پێو ناڵێم. کایۆ حەزێ کرد بزانێ ئەنجا نۆرەی چییە؟ ئەمە خوریە؟ بەڵێ خوریە. ئۆ نا! دیسان لە سنووقەکەی هاتۆتۆ دەر. کایۆ نەختێک ترسا. وەرە دێ وەرەوە ناو سنووقەکە و ئەم مەڕە لە مەڕەکانی تر بچووکتر بوو. وەکو مناڵوا بوو. لەوەش ناچوو بە هیچ جۆرە بێ گوێ لە قسەکانی ماری بگرێت. وەرە! ئەوە خۆ بە مەمکەشوشە شیرە خواماری وەکو جارانی ڕۆزی بۆچی و بەبەیە؟ بەڵێ بە بەبەی مەڕ ئەوترێ بەرخۆلە. بەرخۆلەکان زۆر حەزیان لە شیرە وەک هەموو بەبەکانی تر. خوری بەرخۆلەکە لە خوریەکانی تر نەرمتر بوو. کایۆ بەرخۆلەکەی زۆر خۆشەویست. ئینجا با هەڵ بین بیخەینەوە ناو سنووقەکەی خۆی. هەزێکی مەمکەشوشەکە بگری؟ بەڵێ. اینجا بڕۆ بەرەو دواوە. بەرخۆلەکە خۆی دواتەکەوێ. من دەرگاکە ئەکەمەوە. زۆر باشە کایۆ، ئێستا دوای بیبیتە دەرەوە. ببوورە تەواو. سوپاس کایۆ. کایۆ زۆری پێخۆش بوو کە یارمەتی ماریا بوو. کاتێکی زۆر خۆش بوو ئیمە. زۆر سوپاس. ئەبێ زوو ئەم دانیشتانە بکەین چونکە زۆر خۆش بوو ئیمەگە. بەدڵنیاییەوە. ماری لەکوێیە؟ ماری! هانێ کایۆ، ئەمە بۆ تۆ. کایۆ. سپاس! سیرکە باوکە! شش دای لە ژووری دانیشتنەکە نووسووە. سیرکە باوکە مەڕێکم وەرگرتووە. ڕۆزیش مەڕێک وەرئەگرێ. منیش. کایۆ وای زانی مەڕەکە هاوڕێکی باشە بێت و پشوو لەدایە تێک نایەت. گیلبەرت! کایۆ و تووتکە سەگەکان. ئەچین یارمەتی کاگینکڵ ئەیە؟ بەڵێ کولانەیەک بۆ سەگەکانی دروستەکەی. کولانەی ساک؟ چۆنی کاگێنکەڵ؟ تۆ چۆنی؟ خۆشحاڵم هاتی یارمەتیم بی. ئەی تۆ چۆنی کایۆ؟ سەگەکە کووە؟ کایۆ؟ چۆنی کاگینکڵ؟ هەر سێ دانەی لێیە کایۆ. دوو تووتکە سەگ و دایکەکەیانن. گوێ بگرە ئەوە یەکێکیانە. ئەوە تووتکەیەکە. یەک، دوو، سێ! حەزەکەی یاریان لەگەڵا بکەی کایۆ؟ کایۆ دڵخۆش بوو بۆ یاری لەگەڵ تووتکە سەگەکانە بکە. زۆری خۆشەویستن. بەڵام هەنێ جار تۆزێ لە سەگە گەورەکە ترسا. ئەم سەگە عەقڵە ناوی میمیە. وەرە دەی وەرە ئەوە دایکەکەیە. جۆنی میمی! خۆشیەوێت. نەمەزانی خەریکی کولانی سەگی کاگێنکەڵ. ئەم سەگانە بۆ هاوڕێیەکم خزمەتەکەم کە ئێستا خەریکی ماڵگواستنەوەیە. ئەم کولانێشی بۆەکەم بە دیاری. کایۆ هێشتا تۆزێ نیگەران بوو. بەڵام تووتکە سەگەکانی زۆر خۆشەویست. زۆر حەزیان لە جوڵە یاری بوو. واو! زۆر حەزەکەن یاری لەگەڵا بکەن کایۆ. تووتکە بەڵەکەکە بۆ کیوت و کاگینکڵ؟ هەر لەم ناوەیە. دڵنیام لە شوێنەکە خۆی شاردۆتەوە. ئەچمەی دۆزمەوە ئێستا. کاتێکی خۆش. وەرە تووتکە! کایۆ ئەوەنە بە یاریکردن لەگەڵ یەکێکیانە سەرقاڵ بوو. بیری چۆ بۆ ئەوی تریان بکەڕێ. لە ناکاو بیری کەوتەوە. تووتکە بەڵەکەکە کووە؟ تووتکەی لێ نییە، ئەوە تۆپە. تووتکە! تووتکە بەڵەکەکەم بۆ نادرۆسرێتەوە کاگینکڵ. نیگەران مەبە. دایکەکەیان بە چاچی ئاگای لیانە بێ.
ڕەنگە هێشتا خەریکی یاریکردنی خۆی بێ. لێیە توتکە تۆ لەکوێ خۆشاردوێتەوە پێم بڵێ. ئەوە تای تووتکەکە چاوشارکەیە کرد. کایۆش زۆر حەزی لە چاوشارکێ بوو. توتکەکە کوا ڕێکەتە ئێرە. من نەمدیوە. بام سەقفە دانین ئەو سابۆیە گەڕێنکایۆ. تەواو بوو. هیوادارم سەگەکان حەزیان لێ بێ. وەرە میمی، وەرن تووتکەکان حەستان لێ بزانم. خانوویەکی چاکە من حەزم لێتی. وابزانم ئەوانش حەزیان لێیە. کاکینکڵ ئەیانەیە بخەون. وا بزانم تۆشیان خۆشەوێ کایۆ. خێزانی مراویەکە. گرتم باوکە. زۆر باشە کایۆ، یەک جاری تر. زۆر دوورە. بۆستە کایۆ، چاوەڕێم کە. نیگەران مەبە، بە شێوەگەری هێنمەوە. ڕەنگە خێزانی مراویەکان سەیران بکەن. کایۆ حەزی لە سەرکردنی خێزانی مراویەکان بوو. لەواجب پێ بکەنن. ئەوە چیەکەن باوکە؟ وا دیارە ناو ئاوەکەیە بۆ شتێکە گەڕێنکە بیخۆن. کایۆ نێزانین چۆن مراویەکان ئەتوان لە ژێر ئاوەکە خواردن بدۆزنەوە. خۆیان شاردوێتەوە؟ نا، سەیرکە، وایەنەوە. یەکێکیان دیار نییە. ئۆ ئەوەکە. کایۆ چاوشارکەی لەگەڵ مراویەکانە بەلاوە زۆر خۆش بوو. باوکە سیرکە. وا بزانم ترسانمانن. کایۆ پێی ناخۆش بوو مراویەکانیان ترسانووە. حەزێ کرد جارێ هەر سەیریان بکات. ئەزانی چی؟ وەرە با سەیریان کەین. فێر تەکەم چۆن وەکو مراوی قسە بکەی. ئامادەی؟ واک واک. کایۆ زمانی مراویەکانی زۆر بەلاوە سیر بوو. بەڵام بڕیاریە تاقی بکاتەوە. سیرکە باوکە وێر بۆ ئێرە. ئەوە مراویە باوکەکەیە. چاوی لە پەڕە ڕەنگە و ڕەنگەکانێتی؟ کایۆ ئەیویست هەموو خێزانەکە لە ئاوەکە بێنە دەرەوە. واک واک واک. باوکە کایۆ زۆری پێخۆش بوو کە ئەو پێچۆمرایە بچکۆلێ ئەوەنە نزیک بوو لێی. چۆنی منێ بچکۆلەکە. ئەوە بۆچی ئەڕۆن؟ مراویە دایکەکە ئێوێ بزانە بێچۆکانی هەمویان دیارن. کایۆ وەرە با بچین، تەماشای مراویە دایکەکەی تۆ بکەین. تاک تۆ دۆزیتەوە. کایۆ کاتێکی ئەوەنە خۆشی لەگەڵ مراویەکانە بەسەر بردبوو کە بەتەواوی تۆپەکەی لەبیر چوو بووە. ئەگەر مراوی بوومایە بەمەلا چوومەم هێنایەوە. ئافرین من هەڵی ئەگرم. کایۆ. وەرە وا باشە بتبەمەوە ماڵەوە پاکە بکەمەوە. نامەیە خۆم شۆم. بەڵام کەسێک لە بانوی حەمامەکەیە چاوەڕێتەکە. واک واک واک. ئاژەڵە ماڵیەکەی کلیمەنتین. کایۆ کلیمەنتین تەلەفۆنی کرد ئاژەڵێکی لێ ڕاگرتو ئەڵێ وەرن بۆ سێری. حەزەکەی بچین کایۆ؟ تۆ حەزەکەی؟ ئەی چۆن؟ کایۆ حەزیە کرد هەر ئێستا یاری لەگەڵ ئاژەڵە ماڵەکەی کلیمەنتنا بکات. من ئەزانم کلیمەنتین پشیلە ڕناگرێ. بە ئەقڵی تۆ چه ئاژەڵێک ڕاگرێ کایۆ؟ گلبەرد ئاژەڵە ماڵەکەی کایۆ پشیلە بوو.
ئەی چیتر هەیە کە بتوان لە ماڵەوە ڕایگرێت؟ سەگەکە؟ وایە ئەتوانی سەگ لە ماڵەوە ڕاگری بەڵام کلیمەنتین سەگی ڕانەگرتووە شتێکی تر بڵێ سیرکە دایکە ئۆ گیان لەوانەیە کلیمەنتن سمۆرەی ڕاگرتبێ نا سمۆرەگیان لە بەرێکی کێویە لە ناو ماڵا ناژی بزامەی زانی ڕەنگەکەشی پرتەقاڵیە دەیکایۆ ئەبێ چ شتێ پرتەقاڵی بێت؟ دایناسۆر ئەی گیان لەوانەیە وا بێ دڵنیام کەمێکی تر بۆ دەرەکەوێ جانان بەخێر بێن تکایە وەرنە ژوورەوە وەرە سیرکە بڵق دروستەکە کایۆ ئەویست بزانێت چه ئاژەڵەکەیە بتوانێت بڵغ دروست بکات. ماسی کە جوێنێ چییە خوارد؟ من حەزم لە شیرینیە هانێ ئازیزەکەم یەک تۆز باشە؟ ها بیگرە خواردنی ماسیە خواسیکە یەک پارچی زۆر بچوک لێ بکەری و بیکە ئاوەکەوە واو ئەگەر ماسی بچووکەکەی خۆم چاکەتەکەی دانەکەنێ گەرمایە بێوانە؟ باش سپاس کایۆ حەزەکە یاری بکەی؟ جوانی ماسە بچکۆلە ماسی گۆڵدی کێ خواردنە خوا؟ منیش ئەتوانم وەکو گۆڵدیشت بخۆم؟ باوێنێ گۆڵدی بکێشین ئەمە بۆ تۆ سپاس زۆر جوانە کایۆ کەمێکی تدا ڕۆین باشە بە قوربان کایۆ حەزی ناکرد جارێ بڕوە شتێکی جوانی لە مێشکا بوو. هانێ ئەمە بۆ گۆڵدیە خوا لەگەڵ کلیمەنتین سلااو کلیمەنتین ماسێکی گۆڵدی هەیە حەزیشی لە وێنەکەی منەکە من بۆم کێشاوە هەموو کەسە وێنەکانی تۆی بەدڵە کوڕم. هی گیلبەرت ئەوە وێنەیە دایکە دایکم کەسێکی مەزنە ئەم بات پۆشۆنی خۆش وەکو کەناری دەریا دایە ئەڵێ تاقیکردنەوەی شتی نوێ سەرنجڕاکێشە حەزەکە من وێنە بکێشم زۆر جوانە کایۆ زۆر سپاس خەوە دەی بە قوربانە بم منیش ئەوەم پێخۆشە کە دایە شەوانە ئەم قاتە ناجێگاکە